سلااوتان لێبێت پیتاندنی منداڵدانی دەستکرد یاخود تەڵقی ئەسنایی چییە؟ پیتاندنی منداڵدانی دەستکرد یاخود تەڵقی ئەسنایی بۆچی پێویستە ئەنجام بدرێت و کێن ئەوانەی کە ئەتوانن سوود لە تەڵقی ئەسنایی وەربگرن. تەڵقی ئەسنایی پرۆسەیەکە کە تیایدا ئێمە خانمەکە ئامادە ئەکەین بۆ دووگیانبوون، واتە هێلکەیەکی باشی هەبێت کە ئامادە بێت بۆ پیتاندن. دوو کاتژمێرێک پێش ئەو هاوسەری نەخۆشەکە ئێمە ئەهێنین هاوسەرەکەی تۆوی لێوەرەگرین. ئەو تۆی کە لە هاوسەرەکە وەرەگیرێت ئێمە ئەو تۆوانی کە چالاکە و باشە لە تاقیگایە کە ئامادە دەکرێت هەروە لەژێر مایکرۆسکۆپ ئەو تۆ باشەکان هەڵەبژێرین. لەلایەن پزیشکی پسپۆری ئافرەتانەوە ئەم تۆوانە لەناو منداڵدانی خانمەکەدا ئەندرێت و ئەم پرۆسەیە ئەگەری دووگیان بوون بەڕێژەی لە 100% زیاد دەکات. بە تایبەت کە ئەتوانێت سوودی لێ ببینێت ئەو خانمانەی کە کێشەی فرەکیسی هێلکەدانیان هەیە، هەروەها ئەو خانمانەش کە هۆکاری نەزۆکیەکان نەزاندراوە و هەروە ئەو هاوسەرانەی کە کێشەی کەمی تۆیان هەیە، هەروە تۆکانیان باش نییە یان جۆری تۆکانیان باش نییە یان جوڵەی تۆکانیان ناچالەکە ئەتوانێت سوود ببینن لە پیتاندنی منداڵدانی دەستکرد. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.